فرمون. سلام دكتور جان بخير بي. ها؟ بخير بي. ئەو بەم نەڵێ بەخێر بابە تۆ هاتووی وەلای من خۆ من نەهاتووم وەلای تۆ. ببوورە ئەوە بەهۆی نەخۆشیەکەم و مێشکم زۆر تێکچووە. خوا گەورەی خوا گەورەی. ناوی بەڕێزت؟ لانە. لانە خان. لانە خانی جۆم گرتو بزانم چیتە. وەڵاهی دکتۆر دڵم زۆر تەپە تەپ دەکات زۆر بەسەریعی لێ دەدا. چ کاتێک وای بزەبت؟ ئەو کاتێککە بەسەر قادرمە دەکەوم دەچمە سەربان. خۆ دیارە وازەحە ئەو بۆیە دڵمان تەپە تەپەکە چونکە ڕاضە ناکەین. نا مەسەلە ڕاضە نییە. ئەی چییە؟ ئەو کاتانەیە کە تایر دەبینم. ماڵەیە؟ کە تایر دەبینم. تایر چییە؟ تایر وڵا دراوسێمانە خۆشەویستمە. یعنی مەسەلەکە عەشق و غەرامیات و حوبێنەیە؟ تو عیب ناکەی بابە من دکتۆری دڵم بە ساقە بم. ئێستا کەی مشکلێ منەوەی عەتف و غەرامیات و حەنان و مانە حەلکەم. ئەخە بۆ ئەم نیشانان بۆ توێنەوە تا دڵم چارەسەرکەی. کچە جوانەکەم ئەگەر ئیشێ نییە هەرەو نەخۆشیەکەتە نەخۆشی نیە بڕۆ حافیزی بێ ڕێگەمان لێ بەگەر ڕجا لێ. نا نەخۆشیەکی تریشم هەیە. ئادەی بزانم. سرم زۆر ژان دەکا. چ کاتێک ژانەکە؟ ئەو کاتێ دەچم بۆ سەربان. ئەم کە تایرە بینیت؟ نا ئەی کە نایبینم. باو کەڕۆ جاماکرێت تایر ببینی ژانەکە تایر نەبینی ژانەکە کورە بابە بۆ خاتی خوا ڕەحمەکەم پێ بکە من دکتۆری و نەعۆشتانەیم حەقم پێوە سەر ژدانەوە بڕۆ خوا حافیزە بێت. ئەخە کێشەیەکی تریشم هەیە. لا حول ولا قوة هەر عەلاقەی بە تایرەوە نەبێت. دەست و قاچم دەلەرزێت. مۆزوعی ئەو لەرزینە ئەمە مشکلەیە. چ کاتێک بزەبە دەلەرزێت؟ کە دەچمە سەربان. هەنداڵی تایرم ببینم یان نەیبینم. نا ئەی کە لەگەڵ کەژاڵی دراوسێمان دەیبینم. خۆر بەوە سەربەرە کاکە جا من کاکە جا لە محەلیلی ئیجتیماعیەتم نووسینگەی هاوسەر ژیریم هەیە دادا من دکتۆری دڵم بە قوربانم تۆ بۆ ئەم لێکەی چاوەڕاستەکەم. باشە دکتۆر دەکرێت داوایەکە لێ بکەم. چییە؟ ئاخر بۆم دەکەی؟ لا حول ئەزانین چۆن پێ ناخۆشەوە وەختی لە من زۆر بڕۆ دەرەوە خوا حافیزە. ئەی باشە و داواکاریم بۆ جێبەجێکە هیچ ترم چییە فەرموو بزانم. تەلەفۆن بکە بۆ تایر. تایر کەری شوێن بۆ تەلەفۆنی بۆ من حەقم چێ بەسەر تایرەوە. خوا قسەی پێ مەڵە پێم ناخۆشە بەس تەلەفۆنێکی بۆ بکە قسەی لەگەڵ بکە. نە هی تایر ناڕەقەمی باوکی تایرم بەرێ. بۆ دەڵێ بێتە داوام؟ دەتۆ بمەرێ؟ تخوا پێی دەڵێ بێتە داوام؟ دەتۆ بمەرێ دادەگەر ڕەقەمی باوکی تایرم بەرێ؟ دەمێ بەس تخوا پێی بڵێ ئاڵتونم ناوێ خان و جیاشم ناوێ بۆ خۆشم بەخێوی دەکەم. خەریکە شێت مەکەی خەریکە شێت مەکەی ڕەقەمی باوکیم بەرێ. باوکی دێ ئەوت 0 750 0 وەچێ بەجی دانە. ئەم باوکێتی؟ خوا ئەوە ڕاستە هەر شتێک بخۆم هەر نەگرم نابینرێتەوە لەو مارەیە ڕشتر بەبارەوە بزر دەبێت فەن وەرەقەی کارەبای لە چێم دەرم تەلەفۆنیە. ئەلۆ ئەلۆ باوکی کاک تایرە؟ لا حول ولا قوة إلا بالله بحق خوا یەک فلسی نادەمەوە. بە قوربان فلسی چی و شتێکی تۆ بزانم نەڵێم چی ڕۆحەکەم. کورە بوومە فلم لە دەستەوە هەتیمەی دینارممان لە دەست تایری پارەی چ قەردێت چێ؟ قەرزاری دنیا و قیامەت ئەمەتیوە. کێشنی قەردەکانجی بۆ دەدەم. بە قوربان مەسەلە قەرز نییە تۆ کوڕێکە هەیە ناوی تایرە؟ ئەرێ وەڵڵاهی کوڕی منە بەس بریا و جاع کۆر بامایە بە چای خۆم ئەو ئەولادم نەدیت بە. چاوەکەم دەتۆ پەلەمەکە تۆ بزانم من کیم؟ ئەتوو چێ بەس بزانم؟ من دکتۆر کامیارم. دکتۆر چێ کەمتیار؟ وەری احترامی خۆ بگرە کەمتیاری چی؟ کامیار؟ کاریار؟ وەرە کامیار کاکە خەریکە سەر منیش یەکەیاتە بەس چ بە شەرێکە؟ هەم خەبەر ئاسن لەوەی گەڕێ کوڕە من بەعاتی برادری دکتۆر نەبووە هەر برادری شەلاتیان بووە ئەتوو چێ بەس بزانم؟ ڕۆحەکەم من دکتۆر کامیارم ئەگەر ئەتەوێت ناموسێ نەچێ ئەگەر ئەتەوێت حەیان نەچێ بەدەزەوە هەتیوەوانێ دەرگای سەربای لێداخە بە شەرەفم وا بزانم حەزی لە نیوەی کچانی گەڕە کردووە. کورە تۆ عەجباتی چی ئەو شتانە کو دەزانی ئەتوو چێ خۆ بناسێنە؟ من پێ ناڵم دکتۆر کامیارم ئەوتانێک کچەکەی هیم لای باوکە ناوی چییە؟ قارەمان. کورە ئەرێ وەڵا قارەمان جیرانمانە. ئەی دەڕاکە فرێ کوڕەکە بکەوە کاکە لە سەمان خەریکی حوبێنەیە. کورە تایر هاتی وەڵا لە حەقتم ئێستا. قبری باوکم خەوڵە. ئەی بۆ پێ نەوت بێتە داوام؟ وەرە چی بە شەرەفێ سەلوانی بیکوژم بەڵێ بابە بۆ خاتی خواکە ئێوە ئیشی منە ڕزانی یەکەم دادەگیان دازەم ڕۆ خواحافیز. بەخوا لێرە ناجوڵم هەتا چارەسەرم بۆ نەکەی. ئەوە ناڕۆیت؟ نا بەخوا. بروس! بەڵێ کاک تۆ بەخوا باوکی بروسکیش لێرە بێ من لێرە ناجوڵم. ئاوا؟ ئارەوە. ئەمە چێ کردوتە چی و دادیان کێشە باسی عەشق و غەرامیات بۆم نەکا بیکەرە دەرەوە. هەسە بابەجان هەسە هیچمانێ کاکە گیان ئەوە دکتۆری دڵ نییە؟ ئێ؟ ئێ چارەسەری دڵم بکە.
جالس كاكا من فتح صدرك ابو الشبكه بالونكم ايه فتح صدرك ايش بو مبكى يا اخو من فتح صدري بوكم وتاي بقراني توبينا تاشي يا قلت كنت زعلان مردوب لا سالت وما ما صدق جانيش لازم برد روا وحتى حلاج مونا نسيليرا نارو ما داري شيت ايش شو كنت علاجي بونس هادي تمام دبوز مسلم انا جات معك هذه جاي الدكتوره وهتورينا ايه ايه الدكتور ده بيشعر سرمو بيرسل او نزور حلاجك ايه بس اللي مو هزي باش لا جرانا بمسيد بس طه او ده استنى لك يا اخوان وريقلم نانا ما يبصي اللي بيه باوك باوكم باوك كره بو باوكي لعنتك يا اخي راكته كذا بدا بشوت انا مصدبه او تي دكتور او حلاجه انا بابا توزي رو كردو وشو خليك السوء دبيتوا هيرو علاجي تو ايوه انت الحلاجه مو سلام ودو باوكم بالنصا هنعمل حلاجه باش جاري شي تأمنوا على بكي تجولوا عليه اي باش قالت لهم جزاء موسوعك ايه حيامنا مستبب دولي بردنا بقول انا صعب تيرتو بقول انا خليك مش متاقي ازار والله تلفونك مبو قلندر قلندري قلندر امي يدروا الناس بس شو قابلتك مبو ليش انت يا امره هدي اعصابني قلندر يقدر مجا ولا زي شي دي خيرات هاي كانت دولي بردنا كارت بينا موزور طاوم سالي تو كي واحده وفي ابو ده خبوي واحده وفي ابو قلندري دروا الناس الو بەڵێ نووسنگەی دکتۆر قەلەندەری دەروونناسیە بەڵێ خۆیەتی بە قوربانم بلیتێکم بۆ ئەمڕۆ بۆ بڕە بۆ خۆم زۆر باشە بە ناوی کێ دکتۆر کامیار دکتۆر کەمتیار وەرە بابە کامیار کاکە کەمتیار وەرە کاکە کەمتیاریی بە قوربان ئەمڕۆ بۆ واکەن من شێ دەکەن من ها دەکەن دکتۆر کامیار دکتۆر لا دكتور لا دكتور شد خوا ئەلۆ ئەلۆ ولا الو الو شي تخوش كم والله قرك بس هي دكتوره جلده ليا